وانویت ئەوڕۆ چالاکی و بەرنامەکانی خۆمان لە دەستەوە بەرهێنان هەم لە ڕابردوو لە ساڵی 2021 بۆ ئێوە عرض بکەین هەمیش لە ساڵی داهاتوو ئینشاءڵڵا بەرنامەکانمان چییە بۆ ئەوەی جەنابتان و خەڵکیش ئاگادار بی لە هەرێمی کوردستان. طبعا ساڵی 2021 ساڵێک بووە ساڵێکی پڕ لە وەبەرهێنان بووە لە هەرێمی کوردستان بە دوام ساڵ دێ لە ڕووی قەبارەی پارەی وەبەرهێنراو لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2013 کە ئەمەش سەراحەتەن مؤشرێکی زۆر باشە کە لە سەرڕای ئەو قەیرانانەی کە هەبووە لە دنیادا بە تایبەتی بابەتی کۆرۆنا و ئەو قەیرانانەی کە پەیوەستن بە دۆخی سیاسی لەگەڵ عێراق و یاخود ئەو مەشاکلانەی کە لەگەڵ بودجە و ئەوانە دروست بووە بەڵام هەم دیسان ساڵی 2021 ساڵێکی باش بووە لە ڕووی وەبەرهێنان لەبەر ئەوەی پارەی سەرمایە ئەو پارەی کە سەرمایەی پێکراوە لە هەرێمی کوردستان نزیک بووە لەو پارەی کە لە ساڵی 2013 کە بە تۆپی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئەژمار دەکرێت ئەمە مؤشرێکی زۆر ئیجابیە. طبعا ئەم مؤشرەش لە ئەنجامی چەند هەنگاوێک بووە کە دەستەی وەبەرهێنان حکوومەتی هەرێمی کوردستان گرتووی تێبەر تاکو بتوانی مەساحایەکی فراوانتر لە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دروست بکاتن. ئێمە لە ساڵی 2021 ڕێنمایی نوێی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دەرچوون کە ئەو ڕێنمایانە بریتی بوو لەوەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بەشدار بێ لە دروستکردنی داهات بە حکوومەتی هەرێمی کوردستان تا بتوانێت دواتر خزمەتگوزاری بۆ پرۆژەکانی وەبەرهێنان جێبەجێ بکاتنیش جێبەجێ بکە لە ڕێگەی ئەم ڕێنمایانە پارەیەکی باش کە دەکرێت دواتر ببێتە بنەمایەک بۆ پاڵپشتیکردنی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لە ساڵانی داهاتوو لە ڕێگای ئەو ڕێنمانە کۆکراوەتەوە و هەروەها بەرنامە و پلانی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ئەنجامی ئەو ڕێنمایانە بەوەی کە پشتگیری سێ کەرتی ئەساسی لە ڕێنمایەکان دەکا کە بریتە لە کەرتی کشت و کاڵ، کەرتی پیشەسازی، کەرتی گەشت و گوزار تاکو زیاترین گرنگی لە داهاتوو پێیان بدرێتن. ئەمەش ئینشاڵڵا بۆ داهاتوو هەنگاوێکی زۆر ئیجابی دەبێتن لە هەرێمی کوردستان. جگەلەوە ئێمە لە مانگی هەشتی 2021 سەرجەم دەسەڵاتەکانی وەبەرهێنان شۆڕکرانەوە بۆ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کە هەموو پرۆسەی وەبەرهێنان لە پەسەندکردنی پرۆژە لە پێدانی مۆڵات لە وەرگرتنی ڕزامەندیەکان ئێستا لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکانە. ئەمەش بۆ ئەوەیە ئەو ڕۆتینەی کە لە ئەنجامی کاری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەبووە کەم بکرێتەوە و بتوانرێت لە ساڵی داهاتوو ژمارەیەکێک جار زۆری پرۆژە لە هەرێمی کوردستان مۆڵەتی پێ بدرێت تاکو ئەو پرۆژانەی لە ڕابردوش پەسەندکراون ببنە مۆڵەت ببنە پرۆژە هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی داهاتەوە هەم خەڵکی هەرێمی کوردستان لە ڕێگەی کارکردن لە پرۆژەکان هەمیش سەرمایەداران و ئەو بازاڕێک کە ئێمە لە هەرێمی کوردستانە هەیە جۆرێک لە سەقامگیری و جۆرێک لە تەوازنی بۆ بگەڕێتەوە بەوەی بتوانین زۆرترین ئەو کەرستە و کاڵایانەی کە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ بەکار دەهێنرێن لە ناو هەرێمی کوردستان ئێمە بەرهەمیان بهێنین و دروستیان بکەین. جگەلەوە ئێمە لە ساڵی ڕابردوو لە ساڵی 2021 کە ئێستا لە ساڵەکە هەندێکی لێماوە چەندین کۆبوونەوەی تایبەتمان کردن، چەند ڕێنمایەکی تایبەت دەرکراوە بۆ زیادکردنی دەستی کاری ناوخۆیی لە هەرێمی کوردستان. باش ئێمە مەرجێکی سەرەکی لە ناو مۆڵەتی وەبەرهێنان بۆ وەبەرهێنان دانراوە کە پێویستە لە قۆناغی یەکەم 175 دەستی کار لە دانیشتوانی هەرێمی کوردستان بن. جگەلەوەش ئێمە لە ساڵی 2021 11 ئامادەیی و پەیمانگای پیشەیی لە هەرێمی کوردستان پەسەند کراوە لە زاخۆ، لە هەولێر، لە دوهۆک، لە گەرمیان، لە سلێمانی، لە شوێنەکانی تریش بۆ ئەوەی لە ڕێگەی وەبەرهێنانەوە بتوانین خەڵکی درست بۆ بازاری کار لە هەرێمی کوردستان دروست بکرێتن و ئامادە بکرێت تاکو ئەو جیاوازیەی لە بینی خبرات لە هەرێمی کوردستان هەیە لە پرۆژەکاندا لە دانیشتوانی هەرێمی کوردستان دروست بکرێن و ئامادەکاری بۆ ئەم بابەتەش لەگەڵ وەزارەت وڵانی پەیوەندیدار بەردەوامە تا بتوانین زۆرترین سوود لە دەستی کاری ناوخۆی هەرێمی کوردستان لە پرۆژەکانی وەبەرهێنان وەربگرین. ئێمە لە ساڵی 2021 68 پرۆژەی مۆڵەت دراومان هەیە کە بە گوژمەی زیاترە لە 8 ملیار و 500 میلیۆن دلاری ئەمریکی. هەروەها ئێمە 902 پرۆژەی پەسەندکراوەمان لە هەرێمی کوردستان لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان پەسەند کراون کە بژمەی زیاترە لە 20 میلیارد دلاری ئەمریکی. هیوادارین لە داهاتوودا بتوانین ئەم پرۆژە پەسەندکراوانە ئەوانەی کە لە داهاتووش دێن ئێمە
مۆڵەتیان پێ بدەین تاکو قەبارەی وەبەرهێنان سوودی ئابووری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان زۆرتر بێ هەر پرۆژەیەکی وەبەرهێنان لە کابینەی نوە مۆڵەتی پێ بدرێت دەبی لە ماوەی دیاریکراوی خۆیدا تەواو بکرێتن ئێمە چەندین پرۆژەمان هەیە کە الحەمدولله لە ماوەی ڕابردوو مۆڵەتی پێدراوە ئێستا بەرهەمیان هەیە و بەرهەمەکانیشیان لە بازارە لەم پرۆسەیە بەردەوام دەبین تاکو ئێمە بتوانین زۆرترین پرۆژە لە کاتی خۆیدا دروست بکرێت تا سوودی ئابووری بۆ خەڵک هەبێتن هەر لە ساڵی 2021 سێ لە گەورەترین کێشەکانی پرۆژەکانی نەشتەجێبوون لە هەرێمی کوردستان لە دووک و لە هەولێر چارەسەر کراون کە زیاتر لە 4500 هاوڵاتی سودمەند دەبن لە چارەسەرکردنی ئەم کێشانە هەوڵەکانمان بەردەوامە تا بتوانین ئەو پرۆژانەی نیشتەجێبوون ئەوانەی کە لە ڕابردوو کێشان هەبووە لە ساڵی داهاتوو ئەوانیش بە هەمان شێوە چارەسەر بکرێن و هەموو ئەو کێشانەی کە لە ڕێمای ڕابردوو بە کەڵەکەبووی بەسەر ئێمە ماونەتەوە هەوڵ دەدەین لە ماوەیەکی زۆر کوردە ئینشەڵڵا چارەسەریان بۆ ببینینەوە تاکو خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیانمان ئەوانەی کە یەکەی نیشتەجێبوونیان لە پرۆژەکانی نیشتەجێبوون کڕیوە بگەنە مافەکانی خوان و ئەو یەکانەی کە کڕیویانە بەدەستیان بگاتن. پلانی ساڵی 2022 پلانێکی زۆر فراوانە طبعا ئێمە لە مانگی 11 ئەم ساڵ هەوڵمان داوە خەریکین لە بداياتی ساڵی 2022 نەخشەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دروست بکرێتن طبعا ئێمە داوامان کردووە داوامان لە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت ئەوانەی کە لەگەڵ ئێمە شەریکن لە پرۆسە وەبەرهێناندا زەوی پێویستمان بوو دابین بکرێت تاکو ئێمە بتوانین دەرفەتی وەبەرهێنانی دروستی ئامادەکراو وەکو ئەوانەی کە لە وڵاتانی تر هەیە ئێمە لە هەرێمی کوردستان ئامادە بکەین لە قۆناغی یەکەم 50 پرۆژە اختیار کراوە لە هەموو هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی کۆتایی دەرفەتی وەبەرهێنانیان بۆ حاضر بکرێ ئیعلانی بازار بکەین کە ئەمەش لە پێی دەگوترێ نەخشە وەبەرهێنانی بچووک کراوە لە هەرێمی کوردستان بە شێوەیەک ئێمە دەمانەوێت لە هەندێک ناوچە هەندێک پرۆژەی دیاریکراو دروست بکەین لە ڕێگەی وەبەرهێنانی ئاراستەکراو بەو شێوەیە ئێمە دەتوانین بەلانی کەم لە قۆناغی یەکەمدا 50 پرۆژەی زۆر باش لە هەرێمی کوردستان لە هەموو سێکتەرەکان بە تایبەتی لە کشتوکاڵ لە پیشەسازی لە گەشتوگوزار لە هەرێمی کوردستان دروست بکەین.